والله ئاو ئیستاگە داری ئاوەڵێ پێوەری ئاو بەستە ئاوەگە خۆمە ڕۆژانە نییە بڵێ هەموو ڕۆژ ئاو دەیان دوو ڕۆژدارێ ئاو دێتا پێوەری ئاومۆ بەستی بە غەرامەوە غەرامەی سا 500,000 غەرامەی نووسیۆڵێ بۆ پێوەری ئاوەگە نەیبەستی 500,000 غەرامەتە دەم 120,000مان لایەتە ئەویان نازانم چەند مانگە بەڵام وەک پێوەری ئاو خەڵک پێوەری ئاو چی بەستێکاکە خۆمە ڕۆژانە خەڵک ئاوی نییە تا پێوەری ئاو بەستێ تۆ لە مایەکە 4 ڕۆژدار ئاوەدی کاک یعنی کاسبین خەڵک خۆ دەزانی کە سابات ئیمڕۆ چۆنە یعنی کە ساباتەکە ڕۆژێنی خەڵک بێ تاقەتە بەڕاستی خەڵک بێزارە خوا جار بۆ چۆتە 13 ڕۆژ جار بۆ چۆتە 12 ڕۆژ جار بۆ چۆتە 9 ڕۆژ خوا ئاگای لێ یە کارەبای مۆلیدەکە کارەبای ڕێستەکە کوژێتە مۆلیدەکەش نیو سەعاتەڵی ناکە ئیتر ئاوەکە بۆ خۆی جوان بەخوا هیچ کاتێ تەنکی لە 10 جارە تەنکیەکانمان پڕ نابێ وەڵڵا ئەوە 500,000 غەرامان بۆ هاتوتۆ لەبەرەوە هینمان پێوەرماندانە ناوە وا ناڵێم یەک تەقاوەتی ئەختیارەکەمان هەیە ئیتر بە ئاشخۆرمان نییە سێ کوڕم هەیە هەرسێکی کرێکاریەکەن داواکاریم ئەوەیە تۆزێ ئەم حەچیت خواشتی داناو لەسەر ئەرزا گرانیان کردووە ئەم میلەت هاتواتە ڕێوە شعوریان هەیە نە ئەخلاقیان هەیە نە ڕەوشتیان هەیە دوو لە ڕوویەوە خواگیان ئەگەر ئاهامان ژێن و ئاهامانە بەنە ڕێوە خوا بە غەرقیان کرد